بەڵێ ئەوەی کە بینیتان ساڵیادی ئاهەنگی ساڵیادی کردنەوەی کارگەی زۆمە کە بەرەمەشی لەمانیەکان لە ئاژەڵدەران لە ناوخۆ وەرەگرێ و ماستا و زۆرێک لەو بەرهەمانی کە لە بازارەکاندا هەن لە ڕێگەی کارگەی زۆمەوە بەرهەمەهێنرێت و منافسێکی باشی بەرهەمی دەرەوەیە. ئێمە لە سەر تەوەرەکی خۆمان بەردەوامە بین. بەڕێز دکتۆر محەممەد شاکر ئەندامی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سەبارەت بە گرنگی سەردانی سەرۆکی حکوومەت بۆ بەغدا و چارەسەرکردنی کێشەکان لەگەڵمانەبێت. دکتۆر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. ئەتوانین ئیتر بڵین بەغدا و هەولێر دەستورەکەنە مەرجعی چارەسەرکردنی کێشەکانیان؟ زۆر سپاس کاک محەممەد، سڵاو ڕێز بۆ جەنابت و بۆ بینەرانی کوردستان 24. وڵای ئێمە هیوادارین یعنی ئەمە بێتەکایەوە دەستور ببێتە مەرجع. بەڕاستی کێشەیمە لە هەرێمی کوردستان ئەوەیە کە بەڕاستی لایەنی عێراقی تا ئێستا کاریان بە دەستور نەکردووە. یعنی ئێمە دائیمەن گلەی ئەوەمان هەیە، ئێمە دەستورمان هەیە کە یعنی عقدی ئیجتیماعیە مەفروزە دەستور ببێتە حەکەم لە چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق. ئێمە قوانینمان هەیە، ئێمە حتا ڕێککەوتنی سیاسیمان هەیە. هەموو جار لایەنی عێراقی بەڕاستی پابەند نین، نە بە دەستور نە بە یاساکان و نە بە ڕێککەوتنی سیاسی. بەڵام ئێستا بەڕاستی ئەوەی دەیبینین ئەو پێشوازیەی کە هەیە لەلایەنی عێراقی لەسەر ئاستی حکوومەت و لەسەر ئاستی ئەحزاب. ئێمە ئەومان لەبیر نەچی لە عێراق ئێمە سەرۆک وەزیرانێکمان هەیە، بەڵام ئەو سەرۆک وەزیرانە تەحالوفی ئیدارەت الدەولە با بڵێن ئەو پێکهێنەری حکوومەتن، ئەو ئەحزابانەی کە مشارکن لە حکوومەت لە تەحالوفی ئیدارەت الدەولە کۆمەڵە یعنی حزبی گەورن کاریگەری زۆریان هەیە لەسەر بڕیاری سیاسی، لەسەر ئاراستەی ئەو قەرارانەی کە حکوومەت دەری دەکا لە ئەحزاب شیعیەکان بە تایبەتی و طبعا حزبی سنیش تێدا بەشدارە و پارتی و یەکێتیش بەشدارن لە تەحالوفی ئیدارەت الدەولە. ئێمە بینیمان ئەمڕۆ هەم لەسەر ئاستی حکوومەت و هەم لەسەر ئاستی ئەحزاب پێشوازیەکی باش هەبوو لە داواکاریەکان و بەڵێنی ئەوەیاندا کە یعنی ئیدی دەستور ببێتە حەکەم. ئەگەر ئەمە بێتەکایەوە بە دڵنیاییەوە کارێکی دڵخۆشکەرە. بەڵام ئەوەی دەیبینین ئێستا بالفعل یعنی ئەگەر مقارنەی هەڵوێستی عێراق و نیەتی عێراق کە ئێستا پیشان دەدەن و حتا هەندێک هەنگاوی عملی کە لەم دوایە یعنی حکوومەتی عێراق ناوێتی سەبارەت بە کێشەکان ناحیەی با بڵێن ئەمنی بێت یان ناحیەی ئەوەی پەیوەندی بە بودجەی هەرێمی کوردستانەوە بێ ئێستا باشترە لەگەڵ ماوەی ڕابردوو. طبعا ئەمەش بە یعنی لە خۆیەوە نەهاتۆتە کایەوە، ئەمە کاری زۆری لەسەر کراوە. یعنی ئێمە بینیمان ئەگەر یعنی بیر لە ماوەیەک پێش ئێستا 6 مانگیان ساڵێک بگەڕێنە دواوە دەبینین یعنی فشارێکی زۆر لەسەر هەرێمی کوردستان هەبوو لەسەر ئاستی حتا ناوخۆ و لەسەر ئاستی دەرەچیش. بەڵام قیادەی سیاسی هەرێمی کوردستان، حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بە ژیرانە مامەڵەیان لەگەڵ دۆخەکە کرد و دانوستان و حیواریان لەگەڵ بەغدا نەپچڕاند. یعنی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ڕێزدار مەسرور بارزانی بە عەمەلی پێمانی گوت کە بەدیلی حیوار هەر حیوارە. ئێمە زۆر جار خەڵک یعنی پێی وابوو کە شاندی دانوستان کار دەستە بەغدا پێیان وابوو هیچ دەرەنجامی نابێ. بەڵام بینیمان بە پشو درێژی بە یعنی خۆڕاگری ئەو سەرنجام گەیشتینە ئەم نەتائیجانە کە ئێستا دەبینین لەسەر یعنی ئەگەر باس لە موازنە بکەین ئێستا ئێمە لە دۆخێکی ترین، ئەگەر باس لە پەیوەندیەکان بکەین ئێستا ئێمە لە دۆخێکی ترین، چونکە خوێندنەوەیەکی باش کرا بۆ معادلەی سیاسی عێراقی. ئەو دەوڵەتانەی باڵێن کاریگەریان هەیە لەسەر بڕیاری سیاسی عێراقی. قیادەی سیاسی هەرێمی کوردستان باش دەزانی بڕیاری سیاسی لە ناو عێراق چۆن دروست دەبی و باش لە گەمەی سیاسی ناو عێراق تێدەگا و باش لە معادلاتی سیاسی و مەشهدی سیاسی تێگەیشتووە. بۆیە بینیمان تحرکەکە لەسەر ئاستی نێودەوڵەتی بوو. ئەو دەوڵەتانەی کە کاریگەریان هەیە لەسەر ناوخۆی عێراقی لەسەر بڕیاری عێراقی سەردانی ئەو دەوڵەتانە کرا. طبعا هەمووشی داواکاریەکانی هەرێمی کوردستان پاڵپشت بوو بە دەستور، پاڵپشت بوو بە یاساکان، پاڵپشت بوو بە وەرەقەی سیاسی کە ئەو دەوڵەتانەی کە پێکهێنەری حکوومەتن ئیمزایان کردو و دواتریش کە بوو بەشێک لە وەرەق یعنی بوو بەشێک لە بەرنامە و کارنامەی حکومی. ئەمە وای کرد موقفی هەرێمی کوردستان زۆر بەهێزبی و ڕۆژ لە دوای ڕۆژ دەرەنجامەکەمان بینی تا گەیشتینە ئەمڕۆ کە دەبینین ئێستا سەرۆکی حکوومەت متواجدە لە بەغدا. لە ماوەی ڕابردوو زۆر دەستکەوتمان هەبوو، ئێمە پێمان وایە و گەشتبینین کە لە داهاتوش دەستکەوتی تریشمان دەبێت. زۆر باشە دکتۆر، ئەو جدیەتی لە نێوان سەرۆک وەزیران مەسرور بارزانی و محەممەد شیع سوودانیە هەیە
بۆ چارەسەرکردنی کێشەکان تا چەند گرنگە پاڵپشتی بکرێ؟ بەدڵنیایەوە زۆر گرنگە، یعنی وەکو جەنابەت یعنی پرسیارەکەت بە فعلی لە جێگای خۆیان مەفروزە لە دەوڵەتان عادەتەن کە سەرۆک وەزیران بڕیارێک دەدا مباشرەتەن تەنفیر دەبی لەبەرەوەی سەرۆک وەزیرانە و هەموو دەسەڵاتەکانی لە دەستە، بەڵام لە عێراق جیاوازە. لە عێراق ئێستا بەڕێز محەممەد شیع سوودانی وەکو بینیمان دائیمەن مووقفەکان و هەڵوێستەکانی باشە بەرامبەر بە هەرێمی کوردستان، بەڵام لە ماوەی ڕابردوو ڕێگیری یعنی ڕێگری دەکرا، مەجال نەدەدرا یعنی ئەو نیەتەی کە هەیتی بچتە بواری جێبەجێکردنەوە. بۆ چونکە وەکو باسم کرد تحالف إدارة الدولة أو أحزاباني كمتواجدن لتحالف إدارة الدولة أوان كاريجري زور يعني هي لسبب الرياري السياسي زور زار سروتش حكومة ما بستي بابلين شتيك تيباريني بشوازك دنگ لسر موازنة بدا بونمونا كالبرجواندي هرمي كردستاني بلام وزيركاني تر أوي كالقلين كسر بهندك أحزابي ترن ريقر بويا يعني براستي ديمقراسيتش أو دخوازي كسروك وزيران هل بجير درا بيوستا بالبشتي بكريت چونك شخصية كمي تنفيذية وأو بابلين ببي دستوريش ملزمة بوي ككارنامي حكومة زيبا زيبكا كارنامي حكومة كلمات دي حفتاو ششي دستور يعني لناو برلمان دنجي لسر دري كواتا أو كارنامية بيوستا زيبا زيبا كريت چونك انداماني برلمان كنوينري قلن نوينري خلقن دنجان لسر أو كارنامه دای پێویستە ئەحزابەکان هەمووی پاڵپشتی سەرۆکی حکوومەت بن بۆی بتوانی ئەو کارنامەیە جێبەجێ بکرێ ئەوەی کە دەکرێ یعنی کە پاڵپشتی ناکرێ حکوومەت بەڕاستی ئەمە هەموو پێچەوانەی دموکراسیە پێچەوانەی عملیەی سیاسی و پێچەوانی خواستی خەڵکە چونکە خواستی خەڵک بەڕاستی لە جێبەجێکردنی داواکاری سەرۆک وەزیران جێبەجێ دەبی ئەو سەرۆک وەزیرانە وەکو باسم کرد لە پەرلەمان دەنجی لەسەر دراوە و پەرلەمانیش نوێنەری خەڵکن هیوادارین یعنی ئێستاش طبعا تەجاوبێکی باش هەیە هیوادارین ئەو ئەحزابانەی کە لە تحالف إدارة الدولة و بەشدارن لە حکوومەت هیوادارین پاڵپشتی سەرۆک وەزیران بکەن بۆی بتوانین بە دەرەنجامی باش بگەین. زۆر باشە ئەو گەشتبینی ئەمڕۆ لە کۆبوونەوەکان لە دیدارەکانە بینیمان تا چەندە گرنگە لەسەر ئەرزی واقع ڕنگ بداتەوە؟ بەدڵنیاییەوە یعنی زۆر زۆر گرنگە یعنی لەسەر هەموو مەلەفەکان بینیمان گفتوگۆ کرا سر لەگەڵ بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران محەممەد شیع سوودانی یان لەگەڵ سەرۆکی حزبەکانی تر سەرۆکی با بڵێن ئەمینداری گشتی عەسایب ئەهل الحەق شێخ قەیس الخەزعەلی یان ئەمینداری گشتی منەظەمەی بەدر هادی العامری یان بەڕێزەکانی تر یان حتا قاسم الأعرجي أم يعني أكيد ديارة هل ببي تخصص قفتقو كان زياواز بونا ولا سر زور ملف قصة كراوة وميدوارين إن شاء الله أما بدرنزام بقى وبتايبتيش ما بيني من لرابردوش همو زاركا زنابي سروش حكومة سرداني بغداد كاد درنزام كاني مباشرة يان لأينديش نزيك دينك هاي وإما زور قشبينين وهوادارين يعني أم قسانەی کە دەکرێت ئەو اتفاقاتانە ببێتە یعنی بکەوتە بواری پراکتیکی و جێبەجێ بکرێت. باشە سەردانی خودی مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان خۆی بۆ بەغدا کۆبوونەوەی لەگەڵ لایەنەکان هەموو لایەنەکانی عێراق کۆبوونەوەی لەگەڵ محەممەد شیع سوودانی تا چەندە چارەسەرگرتنی گرفتەکان تێگەشتن زیاترەکە و چارەسەرکردنی گرفتەکان خێراترەکە؟ بەدڵنیاییەوە زۆر یعنی دەوری هەیە هەرچەندە شاندەکانی حکوومەتی هەرێمی کوردستان شاندی حکوومەتی هەرێمی کوردستان کە سەردانی بەغدادەکە هەموو جار لەژێر ڕاستپاردە و یعنی ڕاستپاردەکانی جەنابی سەرۆکی حکوومەتە بەڵام شخصی سەرۆکی حکوومەت کە خۆی متەواجد بی لە بەغدا بینیمان هەر خودی مەسئولینی عێراقش باسییان لەوەی دەکرد کاریگەری زۆری هەیە ئێمە ئەوەش لەبیر نەکەین یعنی جەنابی سەرۆکی حکوومەت هەر ئەوە نییە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و کەسی یەکەمی تەنفیزیە لە هەرێمی کوردستان نەخێر کوڕی جنابی سەرۆک بارزانیە کە سەلیلی عائلەیەکی عریقی مناضل کە خاوەن مێژوویەکی پڕ سەروەری و لەسەر ئاستی هەموو جیهان ڕێزیان لێ دەگیرێ یعنی ئەو ثقلە تاریخیە ئەو سەنگە مێژوویە کەم بچێت لە بەغدا و مفاوەزات بکە و دانوستان بکە ئەکید کاریگەری ئیجابی دەبی وەکو باسم کرد لە ڕابردووش بینیمان هەموو جار کە ڕێزدار سەرۆکی حکوومەت سەردانی بەغدای کردووە مباشرەتەن یان پاشماوەیەکی کورد دەرەنجامەکانمان بینیە لەسەر ئەرضی واقع. باشە دکتۆر ئەکرێت بە چارەسەر نەکردنی کێشەکانی کورد عێراق سەقامگیر بێ عێراق سەقامگیری بەخۆ ئەبینە کاتێکە کێشەکانی کورد لەگەڵ یا چارەسەر نەبووە گرفت هەیە لەگەڵ هەرێمی کوردستانە؟ نەخێر یعنی ئەگەر تەماشای مێژووش بکەین بە درێژایی مێژوو یعنی ئەگەر کێشەی کورد چارەسەر نەکرێ ئێمە دیتمان عێراق بە درێژایی مێژوو استقراری بەخۆیەوە نەبینیوە چونکە کێشەی کورد چارەسەر نەکراوە بەدڵنیاییەوە چارەسەرکردنی کێشەی هەرێمی کوردستان
ئەوە انعکاس دەکات ڕنگ دەداتەوە بە ئیجابی لەسەر عێراق ئەگەر هەرێمی کوردستان بەهێزبی وەکو باسیش کرا لە کۆبوونەوەکان وابزان بەڕێز قاسم عەرەجی بوو باسی کرد هەرێمی کوردستان ئەگەر بەهێز بەوە عێراقش بەهێز دەبێت ئەگەر هەرێمی کوردستان لاوازبی ئەو لاوازی ڕنگ دەداتەوە سەر عێراقش ئێمەش وەکو هەرێمی کوردستان پێمان وایە چارەسەرکردنی کێشەکانیمە لە عێراقە بۆیە دائیمەن وەکو باسم کرد ئێمە دەکرێت قیادەی سیاسی هەرێمی کوردستان یعنی مفاوەزات دەکە و دانوستان دەکە لەگەڵ هەندێک لایەن ئەگەر بڵێن حتى لەسەر ئاستی دەرەوەش بەڵام دائیمەن حیوار و دانوستان لەگەڵ بەغدا بە هیچ شێوازێک ئەو دەرگایدا نەخستووە چونکە پێمان وایە عمقی استراتیجی ئێمە بەغدایە و کێشەکانمان لە بەغدا چارەسەر دەبی بۆیە بەدڵنیاییەوە ئەمە زۆر گرنگە و لایەنی عێراقیش باش لەمە تێگەیشتون یعنی ئەگەر بیانەوێ خۆیان حکومڕانێکی باش بن و سەرکەوتن بەدەست بێنن و سەرکەوتو بن لە کاری خۆیان دەبێت مافەکانی هەرێمی کوردستان بدەن و بە محاربەکردنی هەرێمی کوردستان خۆیان لاواز دەبن زۆر باشە پێشتر بەغدا هەرێمی کوردستانی مەشغوڵ کردبوو بە تەنیا بە کێشەی موچەوە و بەشێک لە سیاسیەکانی هەرێمی کوردستانیش هۆکاری ئەمە بوون باشە یعنی ئێستا کە سەرۆکوەزیران مەسرور بارزانی چووتە بەغا لە باز لە مادەی 140 دەکەین باز لە نەوتەکەین باز لە خاکەکەین ئەمە تا چەندە گرنگە ئێمە لە بەر موچە پرسەکانی دیکەمان لەبیر نەچووە و لیژنێکی وزارشی پێگەنا بۆ چارەسەرکردنی مادەی 140 و جێبەجێکردنی مادەی 140 ئەمە زۆر گرنگە و بە دڵنیاییوە یعنی من کە باز دەکەم لە عمقی قەیرانەکان کە ئێمە هەموو خەڵکی هەرێمی کوردستان باسییان لە موچە دەکرد و شایستە داراییەکان و ڕەواتبی موظفین بەڵام سەرۆکی حکوومەت هەردەم باسی لەوە کردووە کە طبعاً قوتی هەرێمی کوردستان زۆر گرنگە و بە هەموو شێوازێک کار کراوە و وەفدی دانوستان کار بەردەوام لە بەغدا بە دەیان جار سەردانی بەغدایان کردێ بۆ ئەوەی یعنی شایستەکانی خەڵکی هەرێمی کوردستان لە ناو یاسای بودجە بکەنەوە بەڵام ئەمە لەو کاتیشەوە جەنابی سەرۆکی حکوومەت هەر تەکیدی دەکردەوە کە کێشەی ئێمە تەنها کێشەی موچە نیە ئێمە کێشەی خاکمان هەیە ئێمە کێشەی پێشمەرگەمان هەیە و بەدڵنیاییەوەش بینیمان حتى لە اجتماعی مەجلیسی وزەرا لە هەرێمی کوردستان ڕۆژی چارشەمەی ڕابردوو جەنابی سەرۆکی حکوومەت دیسان هەر بەدەق باسی لەوە کرد ئێمە کێشەی ئێمە تەنها قەتیس نابێتەوە لە موچە ئێمە کێشەی خاکشمان هەیە و چەندین کێشەی تریشمان هەیە و بە فعلیش ئەمڕۆ کە چووە بەغدا طبعاً مەبەستی بەغدا بەڕاستی پێش لە ماوەی بە درێژایی ماوەی ڕابردوو ئەوە بوو کە ئێمە کێشە سەرەکیەکانی خۆمان لەبیر بینەوە هەمووی یعنی گەیشت بوو محاربەی ئێمەیان دەکرد لە قوتی خەڵکی هەرێمی کوردستان بەڵام بە خۆڕاگری و بە پلانی تۆکمە بینیمان حکوومەتی هەرێمی کوردستان وردە خۆی بەدەستەوە نەدا هەم توانی کێشەی موچەخۆران حل بکە ئێستا دەبینین ئەو خشتەکانی موازنەکە لە پەرلەمانە ئەگەر دەنجی لەسەر بدرێ و پێشم وایە دەنجی لەسەر دەدرێ ئەوە لە صالحی خەڵکی هەرێمی کوردستانەوە دەبینین ئێستا گفتوگۆ دەکرێت لەسەر بابەتی مادەی 103 لەسەر بابەتەکانی تر یعنی ئەمە بەڵگەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان بە هیچ شێوازێک دەست هەڵناگری لە مافی خەڵکی هەرێمی کوردستان چونکە ئەو مافە لە دستور دەنجی لەسەر دراوە و بەدڵنیاییەوە بە هەموو من پێم وایە بە هەموو هێزەکەەوە و دڵنیام لەوەش بە هەموو هێزەکەەوە جەنابی سەرۆکی حکوومەت و قیادەی سیاسی هەرێمی کوردستان داکۆچی دەکەن لەسەر هەموو مافەکان و سازش ناکەن لەسەر هیچ مافێک لە مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان باشە دکتۆر بەڕێستان پێشتر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوون بێگومان خوێندنەوەتان بۆ وەقلیەتی سیاسی لە عێراقا هەیە ینی ئەم سەردانەی مەسرور بارزانی سەرۆکوەزیران بۆ بەغداد کۆبوونەوەی لەگەڵ لایەنەکان و کۆبوونەوەی لەگەڵ محەممەد شیخ سوودانی سەرۆکی حکوومەتی عێراق تا چەند وا کات کۆبوونەوەکان ببوورە گفتوگەکان بقاتە قۆناغێکی دیکەوە و زووتر کێشەکان چارەسەر ببرێت بەدڵنیاییەوە کاریگەری یەکجار زۆرە وەکو باسم کرد کە خودی سەرۆکی حکوومەت بەشداربی لە کۆبوونەوە و سەردانی بەغدا بکە و سەردانی لایەنەکان بکە وا دەکە ئەگەر خلافاتێک هەبی ئەگەر یعنی لە بۆچوونەکان جیاوازی هەبی وا دەکە ئەم خلافاتانە کەمتر بنەوە یان نەمێنن هەر بە یەکجاری دەبێتە خطوەیەک و دەبێتە هەنگاوێکی باش بۆەوەی ئەو داخوازیانەی ئێمە خەڵکی هەرێمی کوردستان یعنی خێراتر جێبەجێ بکرێن کاریگەری یەکجار زۆرە ئەم جۆرە سەردانانە و لێک نزیک بوونەوە کاریگەری یەکجار زۆری هەیە زۆر باشە لە پاش کۆبوونەوەی سەرۆکوەزیران مەسرور بارزانی لەگەڵ هادی عامری لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی باسی لەوە کرد کە خاڵە ئەرێنیەکان لە بینی هەرێمی کوردستان و عێراقدا زۆر زیاترن لە خاڵە ناکۆکەکان ئەبێ زیاتر پەرە بەمەیان بدەین
پێ دوای ئەم سەردانە بێتە هۆکاریەوەی کە خاڵە ئەرێنیەکان زیاتر پەریان پێ بدرێ و زیاتر بن و ناکۆکی لە نێوە هەرێمی کوردستانە نەبێنێ. بەدڵنیایە وەکو باسم کرد تەواصل دائیمەن عاملێکی مساعدە بۆەوەی عیلاقاتەکان بستنە قۆناغێکی ترەوە و جەنابی سەرۆکی حکوومەت ئەگەر بەخۆشی یعنی لە ماوەی ڕابردووەگەر کەمتریش سەردانی بەغدای کردبی بەڵام وەکو باسم کرد هەموو جار وەفدی هەرێمی کوردستان کە لە ژێر ڕاستپاردەی جەنابیان سەردانی بەغدایان دەکرد و گفتوگویان ئەوەش لەبیر نەکەین یعنی زۆر جار من دەمەوێت ئەوەش باس بکەم یعنی هەندێک جار شاندەکان شاندی حکوومەتی هەرێمی کوردستان کە سەردانی بەغدای کردووە پێشوەختە یعنی ئەو معلوماتە هەبووە کە دەگەنە دەرئەنجامێکی زۆر باش چونکە جەنابی سەرۆکی حکوومەت لە ڕێگەی پەیوەندیەکانی لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی بەغدا لەگەڵ محەممەد شیع سوودانی و هەندێک جار لەگەڵ لایەنەکانی تریش گەیشت بوونە ڕێککەوتن بەڵام لەسەر هەندێک دیتێل شاندی حکوومەتی هەرێمی کوردستان دەچوو بەغدا و مفاوەزاتی دەکرد بەڵام لە ڕێگەی یعنی حتا پەیوەندی تەلەفۆنیەوە دائیمەن جەنابی سەرۆکی حکوومەت لە تەواصل بووە لەگەڵ بەغدا چونکە قەناعەتی جەنابی سەرۆکی حکوومەت ئەوەیە کە لە ڕێگەی گفتوگۆ بە دیالۆگ ئێمە دەتوانین مافەکانمان بەدەست بێنین ناکرێ مقاطعە بکرێ مقاطعە هیچ دەرەنجامێکی نابی دەبینین هەندێک لایەن هەن لە هەرێمی کوردستان دایانەوەی بە هاش و هوش و بە هەندێک شعارات یعنی بە خەڵکی هەرێمی کوردستان بفرۆشنەوە کە دەستکەوتێک دەبێ یان بەو کار کە دەکرێت دەبی عملی بی و بە پلانیش بی بینیمان جەنابی سەرۆکی حکوومەت بەڕاستی بە عەقلیەتێکی حەکیمانە توانی لەسەر هەموو ئاستەکان ئێمە پەیوەندیمان لەگەڵ بەغدا دەتوانین بڵێن لە ئاستی سفر بوو بەڵام ئێستا گەیشتۆتە ئاستێکی زۆر باش کێشەی دارایی حل بووە پێم وایە کێشەکانی تریش یعنی وردە دەگەینە دەرەنجامی باش. بەڵێ زۆر بەڕێز دکتۆر محەممەد شاکر ئەندامی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان کرد. زۆر سپاس. بەخێر سەرچاو. زۆر سپاس.